سڵاوی خۆی گەورەتان لەبێت خوێندکاران لە ڤیدیۆی ئەمڕۆماندا باس لەو خوێندکارانە دەکەین کە لە پۆلی 6 دەرچوون بۆ پۆلی 7 کەوا چۆن خۆیان ئامادە بکەن و چ قوتابخانەیەک هەڵبژێرن هاوکات لەگەڵ چەندین ئامۆژگاری دیکە. ئێستاش ئەگەر ئامادەن ئەوا تا کۆتایی ڤیدیۆکە بینەر بن. خوێندکاران ئیتر ئێوە دەچنە قۆناغێکی نوێی خوێندن زۆر گرنگە ئیتر وەکو خوێندکارێکی ژیر هەست بە بەرپرسارەتی بکەن و چاوەڕێی کەس مەبن کە پێتان بڵێن سعی بکەن دەبێت خۆتان هەست بۆ بەرپرسارەتیە بکەن ڕەفتاری منداڵی وەلانێن و زۆر گرنگی بە شێوازی قسەکردن بدەن و هەروەها ڕێز لە مامۆستا و هاوڕەکانتان بگرن و گرنگی بە پاک و خاوێنی خۆتان بدەن هاوکات گرنگی بە پاک و خاوێنی ماڵ و قوتابخانەکانتان بدەن. سەرەتا باسی هەڵبژاردنی قوتابخانە دەکەین. هەرچەندە ڕەنگە زۆربەتان قوتابخانەکانتان هەڵبژارد بێت بەڵام هەڵبژاردنی قوتابخانی باش ئەگەری سەرکەوتنی زیاتر دەکات. من ناڵم چۆ بۆ قوتابخانەیەکی نمونەیی بەڵام ئەگەر زانێت قوتابخانەیە ناوی زۆر بە باش نەهاتووە دەبێت سوور بیت لەوەی کەوا قوتابخانەکەت بگۆڕیت. زۆر کەس بەهۆی هەڵبژاردنی قوتابخانی خراپەوە هاوڕێی خراپی زۆر توش بوو دواتر وازی لە قوتابخانە هێناوە ئەم خاڵە زیاتر قوتابخانەی کوڕان دەگرێتەوە. بۆیە زۆر گرنگی بدەن بەم خاڵە بزانن باشترین قوتابخانە لەکوێیە و ئایا مامۆستاکانیان تا چەندێک باشن. ئەمانە هەمووی لە بەرژەوەندی خۆتە بۆی پشتگوێی مەخە. هەروەها پرسیار دەکەن چوانەیە قورسە لە ڕاستیدا هیچ وانەیەک قورس نییە ئەگەر بێت ڕۆژانە سعی بکەیت و هیچ شتێک پشتگوێ نەخەیت. هەروەها پرسیار دەکەن چۆن هاوڕێکانم هەڵبژێرم لە پەیداکردنی هاوڕێی نوێ پەلەمەکەن نزیکەی هەفتەیەک بۆ 2 هەفتە چاوەڕێ بکەن. سێری ڕەفتاری هەموو خوێندکارانی پۆلەکەت بکە بزانە کامیان زۆر قسە دەکات یاخود کامیان زۆر شەڕ دەکات یانیش شێوازی مامەڵەکردنی یاخود قسەکردنی لەگەڵ مامۆستا و خوێندکارەکانی دیکەدا خراپە ئەوە هاوڕێتی ئەو جۆرە کەسانە مەکە. بە دوای هاوڕێیەکی باش و دەستپاک و ڕازگۆ و ژیردا بگەڕێ. ئەگەریش پێتان خۆش بێت لە ڤیدیۆکی تایبەتدا باسی ئەو دەکەین کە هاوڕێتی کێ بکەن و چۆن هاوڕێی نوێ پەیدا بکەن. پاشان خوێندکاران بە هەفتەیەک یانیش 2 هەفتە پێشکردنەوەی قوتابخانە هەوڵ بدەن پێداویستیەکانی قوتابخانە ئامادە بکەن و بیکڕن تا بۆ ساڵی نوێی خوێندن زۆر بەپەرۆش بن یانیش بە گەڕوتنێکی زۆرترەوە دەست بە سەری ساڵی نوێی خوێندن بکەن. هەروەها بۆ خوێندکارانی کە پرسیار دەکەن لە پۆلی 7دا وانەکانمان چی لەخۆ دەگرێت ئەم وانانە لەخۆ دەگرێت کوردی، عەرەبی، ئاین، ئینگلیزی، زانست، کۆمەڵایەتی، کۆمپیوتەر. هەروەها بۆ ئەو خوێندکارانی کە پۆلی 7یان تەواو کردووە ئامۆژگاری ئێوە چییە بۆ ئەو خوێندکارانی کە تازە دێنە پۆلی 7. ئێستاش هاتینە کۆتایی ڤیدیۆکە تا ڤیدیۆی داهاتوو بەخوای گەورەتان دەسپێرم.